لە قۆناغی دووەمین لە پرۆگرامی سێما پێتانەگەینەوە زەحمەتترین کار دنیای دە سترانگوتنە تایبەت گەل موزیکی گەلێک زەحمەتە ئەوەی کە سەریش ناکەوێت سروشتی بەرنامەکە بێگومان وایە دەبێت بتوانێت جارێکی کە و دوو جارێکە هەوڵدا زۆر جوانە کەسەیە دەتوانی باش بنووسی بەس لەسەر شانۆ ناتوانێت قسە بکات بە مەجبوریەوە ناوی دێنم ئێستا کاک